هەوایەکی شاخڕاییمان هێناوەتە سوۆتیە وانە ئەمەی کەی بینن چەندیمەنێکن لەوەی کە شاخەوانێکی بەڕێز ئاوات عەبدوڵڵای شاخەوان کاگاوت بەخێر بی دانانی شتەکانیشەوە دەست خۆش بە اینجا تەورەکەمان باسیێواکەین چۆن ئێمە بتوانین شوێنی گونجاو بۆ گەشت و مانەوە و شەوبانەوە هەڵبژێرین چی بڕیارەدات لەگەڵ خۆماندا چی بەرین ئەو کەلوپەلانەی کە پێویستە کات بۆ ئەوەی کە ئێمە لە کاتی مانەوەماندا هیچ جۆرە زیانێکمان پێ نەگات یان کەش و هەوای ساردکارمان لێ نەکات مانەوە زۆر جار بینیمانە لە فیلمەکاندا کەسانێک لە نێوچیاکاندا گیر دەخۆن چۆن دەمێننەوە بۆ مانەوە پێویست بە کۆمەڵە کەلوپەلی شاخەوانی هەیە چین ئەمانە کۆمەڵک پرسیارە ڕاستی بەڕێز ئاوات عەبدوڵڵا دەکەین کە بەڕێزان شاخەوان و لە هەمان کاتیشدا بەشێکی زۆر لە دیمەنی گەشتەکانی تۆمار دەکات بە ڤیدیۆ کۆمەڵک لە ڤیدیۆکانیشی ئامادەیەکە ئاوا زۆر بەخێر بێت سپاسانەکەم بەیانتان باش بانی و بینەرانیش باش شیوادارم ڕۆژێکی نوێتانە هەر ئەمڕۆ پێ نەڵێم کاک شاخەوان لێم پێکەچە لەگەڵ ناوکۆین کێشێنەوە شەر بێت چێتە بواری ژەگەی خۆمان کێشێنە خۆشحاڵم سواز بۆم دەرفەتە جوانە کە لێرە میوانم زۆر سەرەتاوەکو شاخەوان دوو جۆر سێ جۆر شاخ یعنی مانەوەمان لە سروشتایە یعنی کەمپینمانێ تۆ پێشی باسیەوەکەن چەندێکە خۆ سەرخاڵی شاخەوانیت وا بۆ 6 ساڵە 6 ساڵ بۆ 6 ساڵە شاخەوان یەکەم کەمپینەکەم بڵێمانەوە لە سروشتە ئەنجا بە پێی پێداویستیەکانی گەشتەکە گۆڕێت چیت پێویستە گەشتی سەخت بکەیت تەبعاً پێویستت بە جلوبەرگی باشە پێڵاوی باشە پێداویستی سەرەتایی زۆر باشە گەشتی سەخت وەکو چی بۆ نمونە پیرەمەگرونێک بڕۆیت گەشتە بکەی بە پیرەمەگرون بە زستانە هەڵگوردێک بڕۆی بە زستانە ئەمانە فەرقیە تەبعاً چای پیرەمەگرون کە بەرزەکەی 2611 مەترە تۆ گەر هاوینیش بۆی بڕۆیت پێویستت بە پێداویستی زۆر باشە چونکە پلەی سەرما لەوێ پلەی گەرما زۆر داوازێت چونکە شوێنەکە بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە بە هاوینیش فێنکاوێ سەرما یعنی هاوینانیش بڵێت تۆ کیسەخەی باش دەوێت ئەگەر تای بخەویت ئای ناتوانانی تەبیعی بڵێ وەکو فێنکی فێنک نییە ساردە کاتە ئەمە جۆرێکی بوو سەخت بوو ئەوە سەختەکێتی چۆنە کەمپینمانێ بڵێ کەمپین شوێنێکە بە سیارەکەت نزیکی بێتەوە ینی ئەتوانیت هەموو پێداویستێک بەریت یعنی ئاسایی هەرچی خواردنێک بتێبی خۆیت پێداویستی زۆر لەگە خۆتا بێت ینی شتی قورسی شەتوانین لەگە خۆتا بێتە شوێنەکە بەس ئەتانەوێت لەمانەوە لە شوێنەکە و شەو بەسەربردن بەیەکەوە چێژوەر بگرن لە ناو سروشتاتر ئیسراحەت بکەیت یعنی جەوێکی خۆش دەبێت واتە کەمپینەوە نییە تۆ دانیشی هەموویمانە بخیتە جانتایەکەوە لەگە خۆتا سەرکەی بۆ سەر پیرەمەگرونیا سەر ئەوە کەمپینی پێناوە وانیەوە قورسە ئەوە سەختە تۆ بێ بۆ پیرەمەگرون ئەو جانتای من بەشی دوو ڕۆژ ئەشیات پێبێ خواردنت پێبێ مانەوەت پێبێ ئەم کیسە خەوت پێبێ بڵێ قەمسەڵێکی لەو شێوە پەڕەت پێبێ پێڵاوەکانت پێبێ ئاین پێڵاوی زیاشت پێویستە تەبعاً سەو پێڵاوی کە منێ ناومە لەگەڵ خۆما بێرە ئەو بەس بۆ سە بەفر بەکارێت یعنی پێویست ناکات تۆ لەسەر وشکانی پێ بڕێ چونکە ڕۆشتنی خۆش نییە ڕاستە بتت قەمسەڵە تابا بە یەکێک گەر باسی شتەکان بکەین تایبەتمەندی ئەم قەمسەڵەیە چێ لەگەڵ قەمسەڵەکانی پیشانی بینانش باشە ئەم قەمسەڵەیە بڵێ لە براندێکی زۆر باشە لە شێوەی پڕ بڵێ هەمووی پەڕی تیاناوەکەی جاوین ستۆپەرە بڵێ ئەمە ڕەشەبا نایبڕێت دژی ڕەشەبایە جا هەمووشی لە شێوەی پەڕ دروست کراوە گەردی قەت بن پەڕی تایە عین گەرمێکی زۆرەیات و ناڵە سەرما ئەی تەڕ نابێ تەڕ نابێت یانەوە بۆ ئازاتر بۆ سەرمای وشکار مەتەڕی لەگەڵا بەکاربێنیت یان بڵێ گۆرتێکسی پێڵێنەمە لە شاخوانیە ئەمەش قەمسەڵی تۆفانی پێڵم بڵێ کە بۆ شوێ بەکارێت تۆ عینەکێک بەکارێنیت بەم شێوەیە عینەکی کشمێنە بۆ عفەن ئەم عینەکە لەگە خۆتا بەکارێنیت بڵێ پارێزگاری زۆر لەیەکە ماسکێکی شت پێویست سەر و کاتەیە ینی دەموچاوەتی چی دیار نامێنێ بەم شێوەیە ئەو بۆچی ئەم عینەکەکان سەحر ڕەنگا و ڕەنگەنی شاخەوانی وش پرسیارێکی تر بێ وەڵام عینەکە بۆچی ڕەنگا و ڕەنگن زیاتر بڵێ بۆ فۆتۆ جوانترە ئێمە بڵێ ڕووی ئەو هینەشیە کە تیشکی خۆرەکایەتەوە ئەوە باشترە بەو شێوەیە ئەم شێوەیەکی جوانی شەبەخشە بڵێ بۆ فۆتۆ بۆ ڤیدۆکان کە دیارە پێڵاوەکانیشمان نیشانەیە چونکە ئێستا بەشێکیشی هەیە بۆ سەر بەفرۆسەهۆڵ تایبەتە ئەگە ئازیەتکێشی هەردوو بەشەکەیمان نیشان بێت پێڵاوەکە بڵێ ئەمە تەبیعی بۆ بەفرێک بەکارێت کە بەفرێکی شل هەبێت بەم شێوەیە ڕێت چونکەم بەرگی لە سەرمایەکی زۆرەکات یعنی تا دەپ لەژێر سفر دەتوانین پێڵاو بەکاربێنی ئەمە براندێکی زۆر باشە بڵێ بۆ شاخە شتێکی زۆر باشە خەڵک زۆر بەکارێنێ دووەمیش کە بڵێ بۆ بەستەڵک بێ هەرەوە هاتم واتاوە بۆ بەفری یاسایی ئەبوو ئەمەی بەشی دووەم بۆ ئەمە بۆ بەستەڵک گرانپونی پێڵەن ئەمە لێ ئەبەستێت یعنی تەبیعی پێڵاو خۆی پێوەی هیچ پێڵاوی شاخ نییە بە ئەم شێوەیە بەشە بەجیا لەویاش هەیە لە سەرمێزەکە ئەمە نەمبەستووە بڵێ هەمان شتە
بڵێ لەناو کیفەکەی خۆیان بووە ئەم پێڵاوە ئەم جۆری بۆ بێت ئەمە گرانپونی 12 شاخەی فول ئۆتۆماتیکی پێڵن لەسەر ئەم پێڵاو بەکارێت بڵێ گرانپونی تریشمانەیە نی ئۆتۆماتیکمانەیە گرانپونی لاسیکمانەیە بۆ پێڵاو ئاسایەکان نی ئۆتۆماتیک شتە چی لە مۆزۆ ئەگۆڕێ بڵێ باڕەبتە بە پێڵاوەکەەوە سە بڵێ ئەمە شێوەیەکی ئاسایی بەکاراتەوە بڵێ گە بکرێتەوە بەم شێوەیە بڵێ پێڵاوەکە گرانپونەکەکەیتەوە ئەمە فول ئۆتۆماتیکە بڵێ بە ئاسایی لەسەر پێڵاوەکە بەسترێ شتێکی سەریعت بۆکە وەکە قەیتانەکە نییە قەیتانەکەش لە بێتەوە بێ زوو خەریکی بیتۆ لە ناو سەرماکی زۆریشە بە دەستکەشەوە تەبعاً ناتوانانی ئەم چالاکانە بکەیت و فرای خۆ بکەیت کاتە ئەمە لە هەمووی گونجاوتر و باشترە لە هەمویان باشترە باش مادام هەر لەوەی ئەم غازە بچووکەی کە لە بەردەم پێشی باسی ئالەتێکی ترکی هاوکاران مانوێنەکان یەکگوازنەوە غازەکە باشە ئەو غازە بچووکە بەشی چەند چێشت لێنانەکە چی پێ لێنی ئاری هەر خەمی ئەوەی بوو لە ناو شاخە خواردن یەکێکی کارێکی سەرەکی ئەوانە تۆ جار وایە پێویست هەندێکشتە ئامادەی سەرشەکەی ئەم غازە بۆ خواردنی زۆر نابێت تۆ بڵێ کەمپینە بچیت و گۆشت پێ پێ لێنا پراغێکە پێ بەشی ئەوە ناکە ئەمە زیاتر بۆ شاخ لە باتی بڵێ کە ئاومان دەست ناکەوێت لێ بەفری پێ توێنینەوە یان خواردنێکی بەسیتە بێ گەرمی بکەیتەوە پێی یعنی بەشی چەند جار بەکارهێنان دێت ئێستا بۆ نمونەت بەشی چەند جار دێت کە تۆ چای پێ دروست بکەیت وڵای وەکو خۆم تەجروبەم نەکردو یعنی بڵێ چەندێک بردومە بڵێ بۆ گەشتێک لە جانتاکەمە هەیە ئەگە من سەفرێکی بڵێ بچمە شارێکی تری شەرەی بم لە جانتاکەمە پێداویستەکانی چایتیا ینی خۆشە لە شوێنێکی جواناوەسی چایەک حازرەکەی لە سروشتەکانی فەرقیە لە وەکو لە جانجاڵی شارا و لە چایخانێکە دانیشت ئەمە پڕکردنەوەی چۆنە ئەمە پڕکردنەوەی نیە بتڵەکە گۆڕدرێ و ئەنیێتوانی بەکاری بێنی غازی سروشتی تێ بکەیتەوە بەسەوە بۆنێک دەرەکات تۆ ناو خێمێکی ئەوای بۆ شوێە هەست ناکەی بۆنێکی خۆشێت بەکاری بێنیت و بۆ نیشینیە باشە جا ئێستا هەر پێشەوەی کە ئەوە بەکاربێنی من دەخەتم داوە زۆربەی شاخەوانەکان لەم بابەتانیان هەیە کۆمەڵی قاپی دارینە و ئەم بابەتانە باسی جێمانش بۆ بکە ئەمە حەزە زیاتر وایە ئەمانە بۆ جوانیە ئاوەزنێکی سووکیە تا ڕادێک جا شتێکش جوانە جوانێکی بەخشە بە ئەو شوێنەکە تۆ بۆ ڕێ بڵێ شوێنێکی زۆر جوانە پێویست ناکە بە شتێکی سەفەری یانی تۆ ئەم ژینگە پیسکەیت لەو شوێنە هەم تۆ قەدرێمە ئازان لەگە خۆتانی تۆ ماڵەوە خزمەت یەکەیت و شتێکی جوانە بەس کە من ڕۆشتمە شوێنێک سەفەرێکم پێ بۆ فڕێم ینی هیچ ڕەبتێکمە ژینگەوە نامێنێ و کاتە بەس ئەمە بەڵە بەڵ ئەمە فەرقیە جا من هاتم پرسیاریەوە بکەم تامی چا زۆر جار ئەگۆڕێت ئەگەر لە بۆ نمونە پیاڵەیەکی لانەیە تایبەت تابی خۆی ئەمە تامی چاکەی چۆنە خۆشە یا ئاساییە ئاسایە بەس بووتم هەم جوانە ئەوەبی تێرەوەی هاوکاران توان وەرگرن ناو بەناوچووکە باڵێ زۆر لاونی و بووی دەرناکەوتی باسی کێمەشمان بۆ بکە ئەمەش قوڵنگی شاخە ئەمە پێوەکرا بۆ پارێزگاری کە ڕاگرتانەکار با بڵین ڕاتان ئەمە بۆ بەفرە بەڵێ ئەمە زیاتر کە بڵێ ئەچتە شوێنێکەوە ئاتەن لە پیرەمەگوم کەیتە خوارەوە کاتی سەرکەوتن یارمەتی تایاوکو باتوم بەکاری بێنی بڵێ و باتومە لەوێ ئەگەر ئەوکارم شەن ببن ئەمەش قوڵنگە هەم بۆ سەرکەوتن بەم شوێ بەکارێت بڵێ پێی ئەڕۆیت هەم دومیش کە لە کاتی خزانە خوانە خواسە لە حاڵەتێکە ئەتوانی خۆی پێ بگریتەوە بڵێ حاڵەتەکان کاکەی بەسەریا بەم شێوەیە ئەیگریت و ئەیخزێنی بۆ خوار بڵێ خاوت کاتەوە لە بەفر هەم بۆ سەڵشکار نیشە بێ کە بتوانی خۆی پێ بگریت ئەمە بەس بۆ سەر سەهۆڵ و بەفرە بێت یان بۆ ئەو ناوچانەش کە بەرد و ئەوانەش هەیە هەر بۆ بەر بەکار نایە بۆ بەرد ئەوەی ترە ئەوە هەر ڕۆشنە تەبیعی باتومی پێڵەن یارمەتی تیاتر بڵێ بۆ تۆ جانتاکی قورست پێ لە شاخە ئەمە خوانەخواستە بۆ حاڵەتێکە کە تۆ بغزیت و بۆی زۆر نەڕۆیت خۆت بگریتەوە کە جێپێکانت بەمە بتوانانی بیکەیت بەستەڵک توانین بەوە بشکێنیت باشە بابەسێکی خێمەکەش بکەین ئەم خێمەی تۆ دوو بەرە با بڵێن لە ژێرەوە هاوی نەبوو لەسەرەوە ئەم بەرگەوە بەسەر زستانە واتە بۆ هەردوو وەرزەکە بەکار بۆ هەر چوار وەرزەکە بەکاریەت ئەم خێمەیە توانای ئەو پلە کەش و هەوا سەختانەی هەیەکەوە سەرەکەونە سەر بەتاکیت ئەو خێمەیە چوار فەسڵی پێڵێن لای خۆمان بڵێ کە لە شاخوانە ئێمە بۆ دوو وەرزیان هەر وەکو پەردەکولە لە کوردوارا پێڵەن پەردەکولە وەکو پەردەکولە بەکارێنین بە وەرزی زستانیش کە بڵێ سار بێ یان ڕەشەبات تۆفانەکە بێ بەرگی دومەی بەسەریا تا چەند ئەمە بەڕاستی بۆ نمونە ئەگەر باوبۆرانێ بێ تۆفانێ بێ ڕێگریەکە لەوەی کە لە ناوە پارێزراو بن یان هەوا ساردەکە نێتە ژوورەوە بڵێ خێمەکە خۆی ئاستا بە سادیە بینرێ بەس کە لە شاخا بیت بڵێ عادەتەن پێشوەختە کە بچیتە ناو خێمەکە لە 4-5 لاوای بەستیتەوە ترە بەستێتەوە شوێنی هەیە بەڵێ هەم بۆ ڕەشەبا بۆیە تۆفان دەورینە بێ
ئیزعاج بکات و شەق زۆر دروستکات سەوتی خێمەکە بێتەناوە هەم بۆ دومیشی بۆیە نەجوڵێت باشە من بینیمە ژێری خێمەکە جگەلەوەی کە پێمە بێ ڕاخەری تایبەت هەیە لەوێ لە ناوێ ڕایە ناویشمە ڕاخەرەکە وانی ئەو شینەیەکە لە پێشەوەیە بینیمە شوێنی ئەم هینانە هەندێک شاخوانم بینیوە لە ڤیددیۆە چاڵێکی بۆ دەکەن و بەفرەکە ڕادەماڵون دەگەنەوە سەر ئەرزە تەبیعیەکە و سروشتیەکە ئەوە باشە یان لەسەر بە فریژەمە دەتوانی دایبنی من تا ئێستا نەچوومەوە سەر ئەرزی تەبیعی بڵێم لە پیرەمەورون کە کەمپین ماکرۆ بڵێ لێ لە شاخماوینەوە خێماندانەوە عادەتەن ئێمە حەفرێکمان دروست کرۆ بە بەفر لە پێشمانەوە بۆیە خوانەخواستە بۆ عادێک کە خێمەکە باوی باتیان شەو بەدەم خەوەتر هەڵگەڕێتەوە خێمەکە بۆیە بکەویتەوە ڕاگرێ بکە ئەژنا بچیتەوە سەر عەرزە ساخە عینە شتێ ینی بگرە بەفرەکەش باشترە یەکجار پلەی گەرمەکە جێگرەکە باشە جا ئەم شوێنانە کە تۆ دەستنیشانیەکە تاکو ئێستا بۆ کێ چویت کاک جا بڵم بۆ شوێنە چوون کە شوێنێکی جوانە بێ پیرەمەگرونەوەت وەکو شاخ وەڵای هەمووی شاخان ڕۆژ ئێمە کۆمەڵک لەوێنەکان لە پیجەکە خۆت لە ئینستاگرامی بینین ئەبینین ئەو شوێنانەی کە تۆ ئەچی زۆر خۆشە هەندێک جار باوەڕ ناکەی کوردستان بێت ئەم شوێنانە چۆنە دۆزیتەوە کوێنەمانە بەڵای ئاتەن ئێمە کە گەشتەکەین بڵێ سێ چوار هاوڕێن کە شوێنەکان دیارەکەین ئێستامە کوێ یەکێک لە ئەمە پیرەمەگرونەکانی خۆت ئەمە حەڤەیەکی 2020 گەشتێکمان بۆ پیرەمەگرون کرد بەفرێکی زۆر باری بوو لە نیوە ئەمە گەڕاینەوە چونکە بەفرەکە ڕێنە یاسەر بکەوین بەفرێکی شل هەبوو کاتە تلاشکۆتێکا لاماناتن نانێک ما خوار بێەوە ناخۆش لێ هەنێ ڤیدۆمان کرد چیە خۆن کاگاوت لەبێەوە زیاتر چیە خۆن هەنی چی لەگەڵ خۆتان نابن بڵێ بۆ شاخیان بۆ کەمپین بۆ شاخکە ئەم ئەچنە بۆ کەشێکی بەفرە ئەبێ چی بەریانمە ڕێنمایە دڵنیام زۆر کەسکەوێ شاخەوانی بکە نازانێت چی لەگەڵ خۆیان بەرێ ڕاستە من ڕۆژانە پرسیارێکی زۆرم لێکرد بڵێ بەوەی پیجەکان مەکە لە ڤیدۆکان مەبینن ئێمە کە کەمپین بکەین هەموو خواردنەکە بین تاعاتنەوەی کە بڵێ لە مەطعەمەکان لێرە هەیە لە ڕێستۆرانتەکان لە کەمپینە بگرە زیاتریش ئێمە ئامادەیەکەین لەوێ بەسەگەل لە شاخەوانی بێ ناتوانین خواردنە قورسانە بخۆین هەم تۆ چیت کالۆریەک بسووتێنین هەم چی وزەیەک دابنێت پێویست ناگە خۆت پڕ ئینەرژی بکەیتەوە دیسان یعنی سوودێک بە تۆ نەگەێنێ ئێمە لە شاخە زیاتر عادەتەن چەرەساتە بین خواردنی وشکە بین لەگەڵ لانێ جۆرە نەستە لەو میترۆ هەیە تایبەت بە شاخە کالۆریەکی زۆری تایە و خواردنیشی قورسە ئانەک بڵێ خواردنێکی شیرن بەری ئیسفادە هەڵگرتنیان ئاسان بێت خواردنیشان باش بێت خواردنەوە کوردەوارەکان بۆ من هەنجیری وشکە بین ئێمە خورما بین ئەو بابەتانە بۆ کەمپینەکان چیەکەن هەیە زۆر جار بۆ نمونە لەوێ خواردن حازر بکەن یان مەسەڵەن هەندێک جارە کەسەکان هەر لەوێ شتکەوەکەنەوە کۆمەڵک کەرەستەی خواردن هەر بەوانە شت وە خواردن دروستەکەن ئێوە چیەکەن لە کەمپینەکان وەڵای من تای سەڵی هیچم کۆ نەکرێتەوە لە شاخیان لە شوێنێکی بڵێ خواردنەکە حازر بکەم عادەتەن بردومانە تر بۆ کەمپینەوەی کە حەزمان کردبێ هەموو شتێکمان دڵیمان نەکردو بۆ کەمپینەکە باشە بۆ کەمپینەکان چەند شەوەمێننەوە بەڵای زیاتر هەر یەک شەو بڵێ دوانیوەڕان بەڕێەکەوین تر شوێنێکی جوان هەڵەبژین زۆر جاریشە بۆ چوینە و شوێنەکە بینیمانە لە ڕسمان لە ڤیددیوە ئەوە نەبوو کە ویستمانە خۆمان ئەتر شوێنەکەمان گۆڕیوە تاخیر بووین شەو گەشتوینە شوێنێکی تر کە شەو ماوینە بەیان ساین جا جوانی شوێنەکەمان بینیوە باشە ئێوە ئەم ڤیددیۆیانش بڵاوەکەنەوە بەردەوامە بەستان لە بڵاوکردنەوەی گەشتەکانتان چییە ینی چەند جار بینیومانە بوون من لە جیهاندا ئەمانی کە شاخەوانیەکەن مەبەستێک لە پشت بڵاوکردنەوەی ڤیددیۆکانیانەوە هەیە دەیانوێت سروشتی جوانی وڵاتەکان پیشانی هەموو دنیا بدەن ئێوەژە مەبەستتان هەیە یان ئەتانوێت هەر وەکو چۆن گەشتێکی ئەڤانچەر و سەرکێشی خۆتان بڵای بکەنەوە جا لە دیمەنێکی ترا بینم خواردنیش دروستەکەنەوە هەر زۆر جوانە کوردەواری یا براخی شەبینەمە پێچنەوە پێشمان بڵێ ڤیددیۆکە هی کوێیە کاگاوا دەما ئەمە گۆڵێ بوو وابزانە ئەمە گۆڵێ بوو لە پێنج شوێنە ئاری کاتە چویت بەڵە گۆڵە چوین لە پێنج فەرمۆ وەڵامی پرسیارەکەی ئاریش ئەفۆن ئەمە کە بڵێ و ڤیدۆشتانە دروستەکەین منەوە تا بڵێ زۆر کاتیش احتیمال زۆر باڵای کوردستانێن لەگە خۆمان بۆ گەشتەکان لەگە خۆم ئەیبم عادەتەن ئێمە شەر وەکو وڵاتانی تر شوێنی جوانمانەیە ئەمەش بۆ چیمان لەوان کەمتر ئێمە شوێنی جوانمانێ پیشانی بینەرانی بنەوەی کە ناتوانێت لە ماڵەوە من ڕۆژانە چەند نامە بێت کاڵێ سواسی تۆگەین کە تۆ هیچ شوێنە جوانەکانمان پیشانی دوای من خەڵک سەردانی شوێنەکان کاتەوە بەستێرەوە داوامەیە کە ئەو کەسانی کە سەردانی شوێنەکانەکەن ژینگەکە پارێزن چۆن ڕۆشتون ئابەجێ بڵن تۆ خواردنێکی زۆرە بێت یعنی بۆ قورسێ بێت بۆ ناتوانین بە بەتاڵی بینی تۆ وەختەکان تۆ ڕۆی جانتاکت 20 کیلۆیە بە خواردنەوە دوای سێرەکەی تۆزێکت پێماوە بۆ ناتوانانی شوێنەکە پاکی پارێزی لەگەڵ خۆیانە کۆیکەنەوە بیهێنەوە تەبان تۆ ژینگە ماڵی یەکەمتە ئەگە ماڵی یەکەمە نەبێ تۆ ئەگەر ژینگەت پیس و ماڵیشت پیسە ئاو هەواشت پیسە بێگومان وایە باش جا
ئێستا تو ئەم شوێنانە کە ئەچیت چۆن ئەیان دۆزنەوە چونکە بەڕاستی پێما بێت ئەبێت تۆزێکیش گەڕان بکەی بە دوای شوێنە جوان و خۆشەکانەوەیە یا ئەوەی کە گونجاو بێ بۆتان ئێستا گۆمێکە لانێ زۆر لە کەسەکان بزانێ بەڵام هەندێک شوێنش لانێ زۆر کەس نەیزانێ ئێوە بە تایبەت ئەیدۆزنەوە زۆر شوێنە ینی کە ساساکان ناتوانن بیکەنێ شوێنانە چۆنە دۆزنەوە هەم ڕۆشنی زۆرەوێت خۆ ماشەڵا خەڵک بەس جوانەکەی بینی ینی ئیلاکەکەی نبینێ مەکە چەند بە ناڕەحەتیە چینە سەر شوێنەکە ئێت نازم لە ڤیدۆکانە ڤیدۆکی دیێلێژەی تیا بووی کە نانی بەیانێکمان حاضر کرده بوو شەلالێک هاتە خوارەوە ئەو باوەڕکە من ئەشیامان بردە سەرەوەکو کەمپین لە ماینەوە من چوار جا خۆم ئەشیان بردۆتە سەرەوە ینی هەم جانتا بەرە هەم پێداویستی تر بەرە قورس بوو شوێنەکە ئاکەشی خەڵک هەر داوای ناونیشانەکات ئێوێ بە ئاسانی بچێتە شوێنەکە نازانێت کە ئێوە ئەم چوارجارە هاتو چۆتان کردەوە تا تەنیاتوان شوێنێکی سەختە بەس ئەتوانی ینی وەکو خۆت بڕی بە پێ بڕی پیاده بیت بە چارەکێکیتە شوێنەکە تەسویر و ڤیدیۆ خۆت بکەیت باشە کاگاوات بە بۆچی بە تاکی شاخڕەویەکە نانی پێشتر لەگەڵ گروپار نەڕۆشتووی پێش لەگە گروپا بووم پێشتر لەگە گروپا بۆچی جیابوویتەوەیان بۆچی بڕیاری سەر بەخۆیت تا وڵاتیان چێژی زیاترە عادەتەن گروپ تۆ مەسئولیاتێک لەسەر شانە بڵێ لە گروپا ئەندام بووم پێشتر عادەتەنە بێ ئاگال لە خەڵک بێت میوانی تازەیە هاوکاری بکەیت بڵێەوە بۆ من جێ شانازیە کە بتوان هاوکاری کەسێکم کرد بێ لە شاخە تا ئیستش کە یارمەتی کەسێک ما بێ جانتان بۆ نەفرێک هەڵگرتە بێ خۆم بە خۆشحاڵە زانم کە لەو بوارەیە بووم ئەنجاوە دووەم شتیش تۆ مەسئولیاتێک لەسەر شانە هەم ئەو متعێش نبینی کە خۆت بەتەنیایت یعنی بووە کەس لە دەرەوەی هەرێم بێتە ناو هەرێم داوا لە تۆ بکە لە گروپەکە لەگەڵی بچیتە دەرەوە بۆ شاخەوانێکە یا بۆ کەمپینەکە من بڵێ زۆر جار ئەوروپیەکان کە یەنە کوردستان داوایان کردووە لەگەڵیان نابڕۆم شوێنیان پیشان بمتە بەس بۆی کات و زروفەوە گەر نەمتوانی بێ ئەوکاریان کەمەجینا حەزیان کردووە چونکە بڵێ زۆربەی شوێنەکانی کوردستان گەڕام شوێنە جوانەکانم پۆست کردووە لە پەیجەکانمە ئەوش بە بۆنەوە کە بینیوانە حەزیان کردووە کاگاواتە بڵا شاخەوان سپاس بۆ ئامادەبوونە دەستە خۆش ئەمڕوار کرد کێشا و هاوشێوەی شاخڕەویەک ئەزیەتی کێشاوە لە هێنا لە خزمەتانە